بەنێوی خوداوەندی میر و مەزن. ناوی کتێب لەیل و مەجنون. ناوی نووسەر سەید تاهیری حوسێنی. لە خوێندنەوەی مانی. مقدمەی کتێب. بە ناوی کەسێ کە هەور دەخاتە گریان تا گوڵ بکەوێتە پێکەنین. زۆر لە مێژ بوو نێوی لەیل و مەجنونم بیستە بوو، دوو دڵداری پاک، دوو خۆشەویستی بەناوبانگ، لە ئاسمانیش دوو ئەستێرەیان بۆ دانابوون کە هەموو ساڵێ لە مانگی پوشپەردا لە جەنگەی ناوەڕاستی دروێنەی داس شەو یەکیان لە ڕۆژهەڵات و ئەویکەیان لە ڕۆژ ئاواوە دێن بۆ یەک دەچن، وەک دوو ئەویندار کە جێژوانیان دیاری کردبێ لە یەکتر نزیک دەبنەوە و دیسان لە یەکتر دوور دەکەونەوە، بە مانای ئەوە کە ئەم دوو دڵدارە بە ئاواتی خۆیان نەگەیشتون و لە تەمەنی جوانەمەرگیدا یەکتریان بەجێهێشتووە. بەناو کتێبە دەرسیەکانیش قسەیەکی لێ کراوە نەک بە تەواوی. لە زانکۆدا لە ڕەدەی کارناسی ئەدەبیاتدا لەیل و مەجنونەکەی بلیمەت و پسپۆڕی زانا نیزامی گەنجەوی دەخوێندرێ، ئەویش لەبەر پەلەپەل و هەلەهەل پیاو پشووی سوار دەبێ و هیچی لێ حاڵی نابێ. دەبێت لە دەرفەتێکی تایبەتیدا بۆ خۆی دووپاتکەیەوە و تا لە بەسەرهاتەکەیان تێبگەی. لە دوای نیزامی کەسانێکی وەک مەکتەبی شیرازی، مەولانا جامی، ئەمیر خۆشسەوی دێهلەوی، وەحشی بافقی لەیل و مەجنونیان بە زمانی شیرینی فارسی بە هۆنراوە هۆنیوەتەوە. بە پەخشانیش ئاغای نەوزەری ئیسفەهانی لەگەڵ ئاغای جەمشیدی سەداقەت نیژاد و خانمی فەریدە گوڵبۆ نووسیویانە. منیش هێناومە ئەم بەسەرهاتە بەتام و چێژە کە هەم نووسەری پێشووی ئاغای نظامی گەنجەوی کە بە خوداوەندی شێعر و ئەدەب لە فارسەکاندا مەشهورە کوردە، چون دایکی کورد بووە، هەم بە زمانی شیرینی کوردی نووسیومەتەوە تا خوێنەران و لاوانی تازە پێگەیشتووی کوردی خۆشەویست لە بەسەرهاتی ئەوینی پاک و بێگوناحی لەیل و مەجنون ئاگادار بن و ئەوەیان لەبیر نەچێت کە ئەوینی پاک و خاوێن جیا لەوەی کە نیعمەتێکی خودادادیە ڕووسوری هەردوو دنیاشی پێوەیە. بۆ ئەوەی کە تاموچێژی داستانەکە یان بڵێن چیرۆکەکە خۆشتر بێ، لە شێری شاعیرانی بلیمەت و زانا وەک حاجی قادری کۆیی، مامۆستا نالی، مامۆستا بێکەس، مامۆستا وەفایی، مامۆستا هێدی، مامۆستا مەحوی، ئوستادی گەورە هەژار و ئەدەب و دیگەران کەڵکم وەرگرتووە. بەو هیوایە کە ڕۆحی ئەم ئازیزانە لە من نەڕەنجێ و لەلایەکیشەوە ئەوانیشم بە تازە پێگەیشتووەکانی گەلە خۆشەویستەکەم ناساندبێ کە ئێمەش شاعیران و مامۆستایانی ئاوا بەهێز و توانامان لە شێعر و نووسیندا هەیە، ئەگەرچی زمانی شیرینی کوردی فەرهەنگێکی یەکجار غەنی و پڕی هەیە و بە بڕوای من هیچ فەرهەنگێک ناگاتە فەرهەنگەکەمان، بەڵام سێ نقطە. هەروەک دەزانن ئەلفوبێی کوردی بێهەڵەترین و بێغەڵەتترین ئەلفوبێی جیهانە، چون هەرچی بینووسی ئاواش دەخوێندرێتەوە و هەرچی بیڵێ دەنووسێ. جەمشی سەداقەت نیژاد دەڵێ سەرم سوور ماوە لەوەی کە ئەو 5 شاعیرە بەناوبانگە داستان و چیرۆکی لەیل و مەجنونیان دووپات کردوێتەوە کە خۆی لە تەمەنی 20 ساڵیدا خوێندوویەتەوە و لە دوای 30 ساڵ تەمەن جیا لەوەی هێناویە کردوویەتە پەخشان و هۆنراوە بە شێوەی گوڵستان، وەک ئەم کتێبی لەیل و مەجنونە داهەندراوە، ئەم بە کوردی ئەویش بە فارسی. ناوی تاقەکسەکەی خۆی ناوە لەیلا. بە بڕوای من ئەم 4 شاعیرەی دوای نیزامی جیا لەوەی داستانەکەیان زۆر پێبایەخدار و خۆش بووە،
توانایی و ئازایەتی خۆشیان گەیاندووە. هیوادارم ئەم چیرۆکە بە دڵی خوێنەرانی بەڕێز و خۆشەویست بێ. مەیدانی قەڵەم و داستان پان و بەرینە. ئەگەر کەسێ لەوە جوانتری دەنووسێ جێی شانازی و سەربەرزیە بۆ فەرهەنگ و ئەدەبیاتەکەمان. لەلایەن نووسەر سەیتایری حوسێنیەوە. تراکی یەک. ئەی قەڵەم پێنووسی دەستم، دەخیلی تۆم بۆ جارێ بگرە دەستم. سادی کوڕی عامیری دوو کوڕی دەبێ بە ناوی جەهد و مەهد. جەهد کوڕێکی دەبێ بە ناوی قەیس، مەهدیش کچێکی دەبێ بە ناوی لەیلا. کە قەیس عاشقی لەیلا دەبێ و لە تاو لەیلا شێت دەبێ و پێی دەڵێن مەجنون. لە بەسەرهاتی لەیل و مەجنون ئاوا دەڵێن. لە زمانی زوو کابرایەکی عەرەب کە ناوی سعدی کوڕی عامیر بوو، پیاوێکی بەدەسەڵات و ئازا و زۆرزان بوو کە قەبیلە و عێلێکی بە ناوی عامیریەکان پێکهێنا بوو. خۆی سەرۆک و پادشای ئەو عێل و تایەفەیە بوو. جەهد جەوانێکی ئازا و بەڕەحم و دەست بە خێر و خێرات بوو، بەڵام مەهد ڕاست بە پێچەوانەی براکەی ئینسانێکی بەغیل و بەرچاوتەنگ و زوڵمکەر و ڕوودار بوو. لە پاش مردنی سعد ئەو دوو برایە بوو بە شەڕیان لەسەر ئەوەی کە کامیان جێنشینی باوکیان بن و ببن بە سەرۆک و پادشای عێل و تایەفەکە. جەهد بەسەر مەهددا زاڵ دەبێ بە سەرۆک و پادشای عامیریەکان. ساڵەهای ساڵ پادشایەتی ئەوانی وە ئەستۆ گرت. جەهد هەرچەند پادشا بوو، هەرچی بویستایە لەبەر دەستیدا حازر بوو، بەڵام خۆی زەماوەندی کرده بوو. لە نێعمەتەکانی خوددا تەنیا شتێکی کەم بوو، ئەویش ئەوە بوو کە ژنەکەی منداڵی نەدەبوو. تەواوی ئاوات و ئارەزووی ئەوە بوو کە خوددا کوڕێکی پێ بدا، لە دوای خۆی کوڕەکەی ببێ بە سەرگەورە و پادشای عێل و تایەفەکەی. بەو هیوایە ساڵەها لە نوێژ و تاعەت و دوعا و پاڕانەوەدا ژیانی دەبردە سەر، تا ئەوەی کە خوددا کوڕێکی خوێن شیرین و ژیکەڵە و وریای پێدا. خۆشی و شادی کەوتە ماڵی جەهد و زیاتر شوکرانە بژێری خوددایان کرد. بۆ جۆزەبانەی ئەو کوڕە لە تەواوی خزم و کەسوکاری دوور و نزیک بانگێشتن کرا، جەژنێکی گەورەیان پێکهێنا و ناویان نا قەیس. ناردنی قەیس بۆ مەکتەب یا قوتابخانە. تازە لە بازە شوێنێ مەدرسە دانرا بوو، مەزنونیش تەمەنی لە 11 تێپەڕی بوو. باوکی مەزنون کە پادشایەکی عاقڵ و وشیار و دنیا دیدە و تێگەیشتوو بوو، دەیویست کوڕەکەی دەرس بخوێنێ تا ئەویش کە بوو بە جێنشینی خۆی خەڵک لە دەستی ڕازی بن. مەدرسەیەکی تایبەتی منداڵانی پاشا و سەرکۆمارەکان هەبوو کە مامۆستایەکی زۆر باشی هەبوو. باوی قەیس مەزموونی ئەم شێعرەی بیستە بوو کە مەرهەم و دەرمانی دەردی ئێمە تەنیا مەکتەبە. مەرهەم و دەرمانی دەردی ئێمە تەنیا مەکتەبە، فرسەتە
هەستن دەخە و ئیتر چ وەختی نووستنە پاچرای زانستی هەڵکەین و لە زوڵمەت دەربچین زۆر بەجێماوین لە خەڵکی عەیبە عارە مردنە فایق بێکەس جارجاریش مەزموونی ئەم شێعرەی حاجی قادری کۆیی دەکوتەوە بەلای خۆی کتێب و دەفتەر و تاریخ و کاغاز بە کوردی گەر بنووسرایە زمانی مەلاو شێخ و ئەمیر و پادشامان هەتا مەحشەر دەما ناو و نیشانی لەو مەکتەبەی کە قەیس دەرسی دەخوێن کوڕان و کچان تێکەڵاو بوون دەتکوت زەمانی ئەمڕۆی ئێمەیان دەرک کردبوو تا تەشنەگی و توونیەتی لە نێوان کچان و کوڕاندا تاوتینی نەبێ عاشقبوونی قەیس لە مەکتەب جەهەت کاتێ بوو بە پادشای عێل و تایەفەکەی مەهدیش لەو تایەفە و عەشیرەتە دوور کەوتەوە چووە ناو عەشیرەتێکی دیکەوە چون کوڕە پادشا بوو لەوێژ ڕێزیان بۆ دانا و ڕیزی گەورەی قەبیلە دایاننا بەرەبەرە دۆست و ئاشنای پەیدا کرد و ژنیان پێدا و ئەویش بوو بە سەرۆکی عەشیرەت مەهەد پادشا مامی قەیس بوو کچێکی جوان و خوێنشیرینی بوو بە ناوی لەیلا پاش چەند ساڵ تێپەڕبوون لە عومری لەیلا مەهەد پادشا کچەکەی نارد بۆ ئەو مەدرسەیە کە قەیس چەند ساڵێک بوو لەوێ دەرسی دەخوێند چون ئەو مەکتەبە تایبەتی ئەمیرزادە و پادشازادە و ناوبەدەرەوەکان بوو ئەو ڕۆژەی کە لەیلا هاتە ئەو مەدرسەیەوە هەموو ئەو کڕووکچانەی کە زووتر هاتبوون چاویان لە لەیلا بڕی بوو بە تایبەت دڵی کوڕانی هەر نەهێشت بوو ڕوخسارێکی جوان گەشاوە پێستێکی ناسک سەری کوڵمەکانی تروسکە تروسک چاوەکانی وەک بادام مەرژۆڵەکانی ڕاست و درێژ دەتکوت تیری خەدەنگە ڕاست و مەحکەم ئاگایان لەو چاوانەیەتی برۆکانی وەک کەوانی تیرەندازی چاک لە سەروی چاو و مرژۆڵی دانرابوو بە هەردووچیان ئاگایان لەوە بوو کە چێ بکەوێتە بەر تیری نگەهی ئەو چاوە جوانانە و ئەوانش تیرێکی پێوەنێن و نێچیرەکە دەست بە زێڕاو بکە لەوێدا بوو کە تیری نازی لەیلا چاوڕەش واچوو بووە دڵی قەیسەوە کە بەجێی دەرسی مامۆستا دەرسی عیشقی لەبەر دەکرد و حفزی دەکرد قەیس کوڕێکی جوان چاک خۆشتیب وە کچکوژ بوو بێ ئەوەی کە بزانی لەیلا ئامۆزایەتی عاشقی ببوو پاش ماوەیەک دەرس خوێندن لەیلاش بێخەبەر لەوەی کە کوڕی مامیەتی دڵی چووە سەر دڵی قەیس زیاتر لەگەڵ قەیس قسە و پرسیاری دەکرد بەڵام هێشتا نە لە لای یەکتر دەریان بڕی بوو کە دڵیان بە یەکتریەوەیە نە لە لای هاوکلاسیەکانیان بەڵام قەیس چەند ڕۆژێ دوای هاتنی لەیلا لەبەر ئەوەی کە بیخاتە داوی خۆیەوە مەزموونی ئەم هۆنراوەیەی میسباحی بۆ نووسی بوو لەبەر ڕسوایی نەیوێرا نامەکەی پێ بدا کەچی ئاخری لە عیشقی لەیلادا ڕسوا بوو نامەکەی ئەم شێعرانەی تێدا بوو دڵارامە چ زیباوی دڵازارە چ ڕەعنایی دڵارامە چ زیباوی دڵازارە چ ڕەعنایی چ دڵکەش چهر و سیماوی چ سەرکەش قەد و باڵایی شەکەرلەب شاهدی شیرین بوتی چین لوعبەتی ماچین شەکەرلەب شاهدی شیرین بوتی چین لوعبەتی ماچین سەراپا سووسەن و نەستین چ لەب نووشین دڵارایی بە سوورەت ماهی ئافاقی بە مەعنا جانی مشتاقی چ خۆش ئاداب و ئەخلاقی چ مەحبوبی چ زیبایی لە مەغریب تا بە ماچینت مسەخەر بوو بە ئاینت
منیش هاتوومە سەر دینت ئەگەر 100 چەند نسارایی. وەرە ئەی ماهی تابانم ببە جارێ بە میوانم، وەرە ئەی ماهی تابانم ببە جارێ بە میوانم، کە دەتکەم تاکو دەتوانم بە جان و دڵ پەزیرایی. و دەرکەوتنی ئیشقی لەیل و قەیس. زۆری پێ نەچوو کە دوو ئامۆزا کە باوکیان بە یەکەوە نەسازا بوون، هەر یەکەی لە وڵاتێک دوور لە یەکتر دەژیان، وەک شەم و پەپولەیان لێ هات. ئەگەر لەیلا شەم وایە قەیس دەبوو بە پەپولە، ئەگەریش قەیس شەم وایە لەیلا دەبوو بە پەپولە. هەرچەند کە نەیان دەویست کەس لە عیشقی ئەوان تێبگا، بەڵام چون هەمیشە بە یەکەوە دادەنیشتن، هەمیشە بە یەکەوە سرت و خورتیان بوو، هەموو هاو تەمەن و هاو کلاسەکانیان تێگەیشتن. مەگەر کاری ئیشق لە دەرس خوێندن خۆشتر بێ، تەنانەت مامۆستاش زانی بووی. لەبەر ئەوەی بەهانە بە مامۆستا نەگرن و لۆمەی نەکەن جێی ئەم دوو گوڵ و بولبولەی گۆڕی، چون دەڵێن قسە کە کەوتە زارێ دەکەوێتە شارێ. بەڵێ ئازیزان، گڕی ئاوری ئەو دوو دڵدارە وەها چ بووە حەوێقی ئاسمان، کەس نەیتوانی ئەم ئاورە خامۆشکە. عیشقی ئەوان لەناو هەردوو تایەفە و عەشیرەکە دەنجی دایەوە. پاش ماوەیەک خەبەر بە باوکی قەیس و باوکی لەیلاش گەیشت. باوکی لەیلا هەرچی حەول و تەقەلایدا کە کچەکەی لە عیشق و عیشقبازی دەست هەڵگرێ، هیچ سوود و کەڵکێکی نەبوو. هەرچی ئەو زۆری دەکۆت ئەم کەمی دەویست. ساڵێکی دی بەو جۆرە تێپەڕی، بەڵام قسەی عیشقی ئەوان زیاتر پەرەیساند. مەهد پاشا چارەی نەما، دەستی پێ لە خوێندن هەڵگرت، هەرچەند کە لە دڵەوە پێی ناخۆش بوو، ئیدی لەیلای نەناردەوە بۆ قوتابخانە. لەیلا لەوەی کە نەیان هێشت دەرس بخوێنێ، ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەمبار و پەشێوحاڵتر بوو. هەوای عیشق و دڵداری کاکە مەجنون دابووی لە کەللەی، بۆی دەگریا نەخۆش دەکەوت، لە ناو جێدا بۆ ماوەیەکیش بۆی کەوت. باوکی کاتێ زانی لەیلا نەخۆشە و لەسەر جێگا کەوتووە، چووە دیوەکەی لەیلاوە و لە پشت سەری کچەکەی دانیشت، کوتی کچی شیرینم، ئاواتی هەست و ژینم، تۆ هێشتا لە عیشقا کاڵ و کرچی، هیچ نازانی، ئێمە نێو بە دەرەوەین، هەموو کەس دەمان ناسێ، ئابڕوومان دەچێ، دەست لە عیشق هەڵگرە. ئەویش لە دڵی خۆیدا بە باوکی دەکوت، دڵنیا بە بەمەرگیش بێ ئەو نیگارە جێ ناهێڵم، دڵنیا بە بەمەرگیش بێ ئەو نیگارە جێ ناهێڵم، دڵم بولبولی شەیدایە ئەم بەهارە جێ ناهێڵم. خەمی دووری وەکو تۆزە هەموو ناخم دەسووتێنێ، وەکو پاییز لە بەهارە بەجارێ گوڵ ئەوەرێنێ.
باوکی هیچ کە نەیتوانی دایکی لەیلا و قەرەواشەکانیشی شێر و ڕێویان زۆر بۆ هێناوە بەڵام فایدەی نەبوو. حاڵی لەیلا ڕۆژ لەگەڵ ڕۆژ خراپتر دەبوو. ڕاکردنی قەیس لە خوێندنگە. لەو کاتەوە کە مەهد کوڕی سەعد نەیهێشت لەیلای کچی بچێتەوە بۆ مەکتەب، قەیسیش دەیکوت جا ئەگەر لەیلا دەرس نەخوێنێ من دەرس و مەدرسە و مامۆستام بۆ چییە؟ تەواوی فکر و زیکر و هۆش و بیری لە لای لەیلا بوو. مەزموونی ئەو شێعرەی مام هێمنی دەکوت: ئەسیری بسکی ئاڵۆزی کچە کوردێکی نەشمیلم، ئەسیری بسکی ئاڵۆزی کچە کوردێکی نەشمیلم، تەماشاکەن چ سەیرێکە بەدەستی دیلەوە دیلم. جارجاریش دەیکوت: مێشکم هەستم بیرم ژینم بۆ تۆن ئەی گیانی شیرینم. مامۆستا هەژار نەیدەزانی چی بکە، زوو زوو بە شێعر دڵی خۆی تەسکین دەدا. مەزموونی ئەو شێعرەی وەفاییشی خوێندەوە: نیگارە نیگارە ئەی بەغەمزە ئافەتی دڵ چاوی بیمارت، ئەمان سەرتا قەدەم سوتاو لە دووری نووری دیدارت، دەسا بولبول دڵی زاورم دەناڵێ بۆ گوڵی زارت، سرم ناوێ ئەگەر نەیکەم بە فیدیەی چاوی عەیارت، ئەسیری زولفی خاوی تۆم شەهیدی ڕەمزی چاوی تۆم، ئەمن گیراوی داوی تۆم لە سەد جێ دڵبریندارت، شەهیدی نازی تۆم و داغداری باغەبان ئەی گوڵ، شەهیدی نازی تۆم و داغداری باغەبان ئەی گوڵ، لە دووری تۆ بناڵم یا لەسەر بێداودی ئەغیارت. بەڵە ئازیزان، ئیدی لەو کاتەوە هەموو ڕۆژێ بە بەهانەیەکەوە نەدەچوو بۆ قوتابخانە. جەهەت پاشا باوکی قەیس کە پیاوێکی عاقڵ و دنیا دیدە و لای هەموو کەس خۆشەویست بوو، پێی خۆش نەبوو کە خەڵکی پێی بڵێن کوڕەکەت بۆ ناچێتەوە بۆ مەدرسە. بە خۆی دەکوت: من ئەگەر کەی خودایی خۆم پێ نەکرێ کەی خودایی خەڵکیشم پێ ناکرێ. چون دەیویست کاتێک کە کوڕەکەی بوو بە جێنشینی خۆی و لەسەر تەختی پادشایەتیدا دانیشت، بۆ باشتر بەڕێوەچوونی کاروباری خەڵک هەم سەوادی باشی هەبێ هەم سەری لە سیاسەت دەرچێ. ئەو کات کوڕەکەی بان کردە لای خۆی و دەستی بەسەری داهێنا و کوتی: کوڕی باوکی، دەرس خوێندن دەرفەتێکە کە هەموو کاتێ بۆ ئینسان دەست نادا، هەر شتێک لە وەختی خۆیدا خۆشە. ئەوە نییە دەڵێن کەنگر و ماست بە وعدەی خۆی. ئەلحان وەختی ئەوەیە کە تۆ دەرس بخوێنی. قسەی مامۆستات لەبیر چووە کە دەیکوت: العلم في الصغر كالنقش في الحجر، یعنی کەسێک کە لە مناڵیەوە علم و سەواد فێر بێ وەک ئەوە وایە کە نەخشە و نەقاشی و وێنەیەکت لەسەر بەرد هەڵکەند بێ، چون سەرما و گەرما و با و باران ناتوانێ ئەو نەخشە کە بەسەر بەردەکەوەیە پاشی کاتەوە. مەدرسەش ئەوەندە خۆشە دار و بەرد ئیفتیخار و شانازی پێوە دەکا. مەزموونی ئەم شێعرەی کاک تۆفیقی ئیبراهیمی بۆ خوێندەوە تا مەدرسە لەبەر چاوی قەیس شیرینتر بێ. وتیان بەبەرد بڕیار وایە بتدەن بە سەنگتراو شێک و بتکا بە پەیکەری خوددا. وتی نانا، خەڵک فریودان ئیتر بەسە، بمکەم بە پلەیەک بچووک با مناڵە هەژارەکان لێم سەرکەون بۆ مەدرسە. ئازیزان، مەزنون بە بابی کورد لەیلا بۆ ناخوێنێ. بابی ئەم جالۆمە و سەرزەنشی ئەوی کرد کە ڕۆڵەجان ئەم خۆشەویستیە بۆ ماوەیەکە. باشتر وایە پسیەوە مەدرسە و دەرس و وانەکانت بەباشی بخوێنی. ئەگەر دەرس و وانەکانت تەواو بوو،
لە ناو عەشیرەتەکەی خۆماندا کچانی چاوڕەشی باریکەڵەی دڕفێن زۆر هەن کە هەموو قڕاو دەخۆنەوە تۆ بیانهێنی. بەڵام ئەو قسانە لە دڵی قەیسدا کاری نەکرد. لە وەڵامی باوکیدا مەزموونی ئەم شێعرەی کوت: دە پێم بڵێ تۆ چۆن ئاشتی کەسێک ئەبی کە نەیناسی، چۆن سەرنجت بە ڕوخساوی نامۆی یا هەڵەواسی. من هۆگری ئاشقێ ناوبم چونکە دڵم ماڵی ژانە، لە سەرمایەی خۆشەویستی تەنیا بەشم داپەڕانە. وەک غەریبێک کە لەو شارەدا کەس نەناسێ، سەری خۆی هەڵگرت و دای بە شاخ و چێودا. لەبەر خۆیەوە قسەی لەگەڵ دادە لەیلا دەکرد: هەیداد هەی بێداد ئەمە حاڵ نییە، کەس لە دەردی کەس خەبەردار نییە. سوێندم بە سۆزی دڵەی ئەسیرم، تا ساتێ مابم هەروای لەبیرم. بەڵێ ئازیزان، زۆر بە ڕێگاوبانی چێ و سەحرادا ڕۆیشت تا هەم لە ماندووی و هەم لە برسێتی و هەم لە تاو لەیلا دڵی بێخود بوو، کەوت بە ئارزدا وڕینەی دەکرد. بابی بەخۆی و چەند سوارەوە بە دوایدا ڕۆیشتن، دیتیان لەو دەشتە چۆل و هۆلەدا بێحاڵ و بێهۆش کەوتووە. چوونە لای قەیس و بابی لە پەنایدا دانیشت و سەری قەیسی خستە سەر ڕانی خۆی و دەیلاواندەوە و دڵخۆشی دەداوە و دەیکوت: کوڕە جوانەکەم، تۆ بۆ خۆت ئاواشێتی ئەو کچە کردووە؟ بۆ کوڕە پاشایەکی وەک تۆ عەیبە ئاوا لە شاخ و چێو بدا و ببێ بە هاوڕێی ئاژەڵانی چێوی. با بڕۆینەوە ماڵێ تا هەر کەسێکت پێ جوان بوو خوازبێنی لێ بکەین و بۆت بستێنم. قەیس کوتی: دەترسم بمبەیەوە ماڵێ دیسان بدەم لە شاخ و چێو، چون من لەیلا نەبێ کەسێکی کەم ناوێ. ئیتر تاقەتی دیدنی دڵداریم نەماوە، مەجنونم و بۆ هیچ کەسێ مەیلم نەماوە. یەکێ لە نۆکەرەکانی باوکی چووە پێشەوە و دەستێکی بەسەر و کاکۆڵی قەیسدا هێنا و کوتی: من بەڵێنیت پێدەدەم کە لەیلات بۆ بستێنم، لەگەڵمان وەرەوە و با بڕۆینەوە. باە هەمویان هاتنەوە بۆ ماڵی بابی قەیس. باوکیشی لەسەر قەولی ئەو هاوڕێیەی کە قەولی بە قەیسدا بوو لەیلای بۆ بستێنێ، قەولیدا کە بە زووی بچنە خوازبێنی لەیلا، باوجودی ئەوەی کە لەگەڵ براکەی چەند ساڵ بوو قسەیان نەبوو. بەڵام دیسان ئاوری جەرگ هەڵی گرت و دەبوو ئاو بیبا، بەڵام لە پردی نامەرد نەپەڕێتەوە. ئاوری جەرگ بەتینتر لە پردی نامەرد بوو، لەبەر دڵی قەیس بەسەر پردەکەدا ڕۆیشت. خوازبێنی لە لەیلا و ناڕازیبوونی باوکی لەیلا. جاهت پاشا لەگەڵ کەیخوداکانی ناو عەشیرەکەی خۆیان ساز کرد و دیارەیەکی بە نرخ و زۆریان لەگەڵ خۆیان هەڵگرت و بەرەو نەجد وەڕێکەوتن تا لەیلا لە مەهدی برای بستێنێ بۆ قەیس. خەبەریاندا بە باوکی لەیلا کە بۆچی بێخەم بۆی دانیشتووی. کاروانی جەهدی برات بەڕێوەن بۆ ئەم شارە، لەبەر لەیلا دێن کە بیخوازن بۆ قەیس، ئەویش خێرا
کەی خوداکانی تایەفەکەی کۆ کردەوە و پرسی پێکردن چۆن قورئان دەفەرمێ وەئەمرهم شوورا بەینەهم، یعنی لە بینی خۆتاندا مەشوەرەت و پرس و ڕا بکەن. کەی خوداکان کوتیان ئەگەر بە ئێمەی دەکەی ئێمە ڕازی نین، چون بیستومانە کە قەیس شێتە مەجنونە، تایەفە و عێلی ئێمە زاوای شێتی ناوێ. جەهد و دار و دەستەکەی گەیشتنە نەجد، مەهدووکەی خوداکانی ئەوێیش بەرەو پیری براکەی چوو. گەرچی چەند ساڵ بوو بەیەکەوە قسەیان نەبوو، بەڵام چون میوان عەزیزە و خۆشەویستی خودایە دەبێ ڕێز و حورمەتی بۆ داندرێ. لەلایەکی کەشەوە عەرەب دەڵێ الحب بعد العداوة أحلى من الحلاوة، یعنی ئاشتی و دۆستایەتی لە دوای شەڕ و عەداوەت شیرینترە لە شیرینی. بەڵێ کاروان گەیشتە نەجد و چوونە ماڵی مەهد پادشا. مەهد باوکی لەیلا قەدر و حورمەتێکی باشی لێگرتن و باوکی قەیس ئەم قەدر و حورمەتەی بە فاڵی نیک کرد و لە بیری چووکە لە هەموو هەورێ نابارێ. کوتی بۆ کاری خێر هاتوین کە دۆستایەتی و برایەتی تازەکەینەوە، قەیس بە نۆکەری خۆت قەبوڵ کەی لەیلای کستی پێ بدەی. قەیسی کوڕم دڵی بە لەیلای کچی تۆوەیە، لەیلاش بێمەیر نییە، خوا هەڵناگرێ دوو دڵدار و دوو ئیشقی پاک و خاوێن بە یەکتر نەگەیاندن گوناحباریە. باوکی لەیلا کوتی کوڕەکەی تۆ شێتە مەجنونە. لە عەرەبیدا بە شێت دەڵێن مەجنون. لە شاخ و چێوەندەدا تایەفەی ئێمە زاوای وا قەبوڵ ناکەن. بابی قەیس کوتی کوڕی من لە تاو کچی تۆ شێت بووە، ئەگەر لەیلای کستی پێ بدەی ڕەنگ بێت چابێتەوە، ڕەنگ بێت چابێتەوە. باوکی لەیلا کوتی من و تۆ برایەتیمان خۆش نییە، دژ بە یەک گەیشتنی کوڕ و کچ نیم، بەڵام چون کوڕەکەی تۆ شێتە مەجنونە، هەموو کەس دەزانێ ئەگەر من لەیلای کچم بدەم بە کوڕێکی وا، هەموو تایەفەی عەرەب عەیب و ئیرادم لێ دەگرن. لەو وەختەوە کە باوکی لەیلا بە قەیسی برازای کوت مەجنون یانی شێت، هەموو کەس لەوە بەدوا بە قەیسی دەکوت مەجنون. عشقی لەیل و مەجنون لە ناو عەرەبدا دەنگی دایەوە. مەجنون و دووربوون لە لەیلا. باوکی لەیلا کە کوتی قەیس شێتە، جەهەت پادشا و کەی خوداکانی بە خۆیاندا شکانەوە و بە خەجاڵەتیەوە لە ماڵی لەیلا ڕۆیشتن بەرەو شاری مەجنون. ئەوان کە گەیشتنە قەراغ شاری، مەجنون لە ماڵی خۆیانەوە بەرەو پیریان چوو، ئەوەندە خۆشحاڵ و بەکەیف بوو کە دەتکوت لەیلایان بۆ ئەستاندووە. لەو وەختەدا باوکی مەجنون کە چاوی بە کوڕەکەی کەوت زۆر ناڕەحەت بوو. سوور هەڵگەڕا و بە یەکێ لە کەی خوداکانی کوت دیتت مەهدی برام دڵی ئێمەی چۆن ئێشاند و شکاندی؟ کچەکەی پێ نەداین، ئێستا من جوابی ئەو کوڕە چی بڵێم؟ کەی خوداکە کوتی تۆ نیگەران مەبە، هیچ مەڵە، من خۆم جوابی ئەدەمەوە. مەجنون خۆی خستە باوەشی باوکی کوتی باوەجان بوو بەچی لەیلات بۆ سندن؟ باوکیشی سەری مەجنونی لە باوەش گرت و ئەملاو ئەولای ماچ کرد و قسەی بۆ نەهات. کەی خوداکەش دەستی مەجنونی گرت و بردیە ئەولاوە. کوتی کوڕم تۆ پاشازادەی، خەڵک حیسابی چکە لەسەر تۆ دەکەن، لە دوای باوکت تۆ گەورەیانی، لەیلا لەبیر خۆت بەرەوە و فرامۆشیکە، مامەد کچەکەی پێنەداین هیچ، دەشی کوت قەیس مەجنونە یانی شێتە. دەست بەجێ مەجنون مەزمونی ئەو شێعری مامۆساکەمەندی هات بە زەینیدا. پێم ئەڵێن فەرمووتە شێتم ئەی بە قوربانە و دەما، پێم ئەڵێن فەرمووتە شێتم ئەی بە قوربانە و دەما، باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە.
گەر ئیشارەی چاوەکەی هیوای نەخستایە دڵم، چۆن لە کۆڵی خۆم ئەنا ئەو چێوە ئیش و ماوتەمە. مامۆستا کەمەندی کابراکوتی هەر لە شاری خۆمان سەدان کچی جوان و ناوسک و لە باوڕ و دڵڕەفێنی تێدایە کە وەک مانگ جوانن. یەکیان هەڵبژێرە و لە هەندەران خزمایەتی مەکە. مەجنونیش ڕەنگی سپی هەڵگەڕا و یەخەی دادڕی و نەیدەزانی چی بڵێ. دەیکۆت ماهی من ڕۆژێ لە ڕوو لادانی قاب، شەو مەگەر هەڵبێ لە شەرمان ئافتاو. لێوی هەر بێتە قسە ڕوحم چووە، بۆ سوعالی ئەو بەڵێ ڕوحە جەواو. ئەزیەتم کەمتر دەدا تا ڕۆژی حەشت، زۆری ڕاو نەگرن لەگەڵ من بۆ حیساو. بە دوای ئەوەدا دەیکوت نازانم چۆنی بکەم چارە، دەرمانی ئەو دڵە بیمارە. بە بێهودە شێت و ئازاورم، بە دەردی دڵ گرفتاورم. پەرێشانم دەناڵێنم، فرمێسکی چاو دەبارێنم. ئەوەندەی کە شێت بوو بە کوچە و کۆڵاندا دەڕۆیشت، لەبەر خۆیەوە قسەی دەکرد. چاوەڕێی بۆ خۆی دەدۆزیەوە و لە شار چووە دەرێ و بەرەو چێوان کەوتە ڕێ. بێ ئەوەی ئاگای لە خۆی بێ، لەیلا دەهاتە بەر چاوی و گۆرانی بەسەردا هەڵدەکوت. نەمری ئازیزم هەیڕۆ، نەمکەی ڕەنجەڕۆ، لەخوام داوایە ئازیز، بمرم لە جێی تۆ. بێبەلامەوە ئازیز دەردم کاریە، ژیان بەبێ تۆ ئازیز شین و زاریە. نەخوا دەمکوژێت چاو جوان، نەبوو خۆم دەمرم، چونچین غەریبم ئازیز، کەس ناگرێ قەدرم. غەریب و بێکەس چاو جوان، هەردەم دەناڵم، لە دووری تۆیە وەڵڵا زۆر پەشێو حاڵم. هەیداد هەی بێداد دەردم کاریە، کەس لە دەردی من ئاگادار نییە. سوێندم بە سۆزی دڵەی ئەسیرم، تا ساتێ مابی هەروای لەبیرم. بەڵێ خۆشەویستان، مەجنون وردە وردە بە شاخ و چێواندا سەرکەوت و هەر شەوەی لە شاخێک و هەر شەوەی لە چێوێک ڕۆژی دەکردەوە، بێ ئەوەی لە بیری بێکەنان و ئاو بخوا. تەنانەت ئاسکە چاوڕەشە بێ ئازارەکانیش شەوانە لە نێزیکی ئەو دەخەوت. خەڵکی تایەفۆ عەشیرەتەکەی بە هیوا نەبوون مەجنون چاک بێتەوە، هیچ هیوا و هومێدیان بۆ چاک بوونەوەی نەماوە. بەڵام باوکی مەجنون لەلایەک لە تاو کوڕەکەی و لەلایەکی کەوە لەبەر پیری نەیدەتوانی باش بەڕێدا بڕوا. چەند پیاوی لە پیاوەکانی خۆی نار تا بیهێننەوە ماڵێ و عیلاجی دەردەکەی بکەن. پیاوەکان شاخ و چێ و دەشت و دەر هەموو گەڕان، تا مەجنونیان لە نەزد لە نزیکی ماڵی لەیلا پەیدا کرد. مەجنون دەگریا و لەبەر خۆیەوە مەزموونی ئەم شێعرەی دەکوت. بووم بە ئەفسانەی وڵاتە، شار بە شار و دێ بێ دێ و کۆ بە کۆ، لە هێلاونەی دڵی شێواوم شین و واوەی لایە و ڕۆڕۆ. پیاوەکان چوونە پشت سەری، ئاگای لێ نەبوو لە دڵی خۆیدا لەگەڵ لەیلا
قسەی دەکرد. ئەم شێعرەی مامۆستا وەفایی دەکوت، مەزموونی ئەم شێعرەی مامۆستا وەفایی. گوڵەندام ئەی تەنافی گەردنم زولفی پەرێشانت، عیلاجێ چارەیە ڕحمێ ئەمان دەستم بە دامانت، غەریبی تۆم نەخۆشی تۆم بە گۆشەی چاوی بیمارت، ئەسیری تۆم شەهیدی تۆم بە نووکی تیری مژگانت، دەڵێی شەکەر فرۆشی شاوری میسرە واو بە شیرینی، بنازم خاڵی وەک هێندوو لە گۆشەی لێوی خەندانت، ئەگەر دڵ بوو ئەگەر دین بوو دامە سورمەی چاوەکان ئیدی، بەسم سەودازە دەوڕی سوا کە تۆبی و دین و ئیمانت، لە داودی من بپرسە جاورێ ئەی سوڵتانی ئیشوە و ناز، بەناحەق بۆچی بمکوژێ ئیشاورەی چاوی فەتانت. نۆکەرەکانی جەهەت پاشا دەستی مەزنوونیان گرت و بردیانەوە ماڵی جەهەت پاشا و دایانە دەست دایەنی. دایەن ئەو کەسەی کە لە مناڵیەوە شیری پێدا بوو بە خێوی کردبوو نەک دایکی خۆی. خۆب دایەنیش مەزنوونی لە باوش کرد و ماچی کرد و کوتێ کوڕە شیرینەکەم، خەزان لە ژیانم زۆرم بیر کردووی ئەی نووری چاوانم، نازانی من بەبێت تۆ چەندە بێتاقەتم. مەزنوون سەری خستە سەر شانی دایەن و کوتی هەرچی تۆ و دایکم و باوکم بیڵێن ڕاستە، بەڵام ئەسیر و گرفتاری داوی عیشقم. یان ئەوەی کە لەیلام بۆ بستێنن یان لێم گەڕێن خۆم با لە شاخ و چێ و ژیان بەرمە سەر. دایەن دەستی کرد بە گریان و چوو بۆ لای جەهەت پاشا. قسەکانی مەزنوونی بۆ جێڕایەوە و باوکی مەزنوون کوتی دایەن بڵێ ڕێگە عیلاجێ هەبێ. دایەنیش سەری هەڵی ناو چاوی لە ئاسمان بڕی و کوتی خودا دەیزانێ. زۆر تێفکرین ڕێگەی چارەی زۆریان بۆ دیتەوە، بەڵام هیچ فایدەیەکی نەبوو. مەزنوون ماوەیەک لە ماڵەوە ڕۆژی کردە شەو و شەوی کردە ڕۆژ، بۆ ناخواردن مانی نەدەگرت. شەوێک باوکی تەواوی پیاوە ماقوڵ و کەیخوداکانی عەشیرەتەکەی بانگێشتن کرد بۆ تەکبیر و ڕا. یەکێ لە کەیخوداکان کوتی ئەی پادشا بزانە کە ڕێگە چارە تەنها خودایە، پێی خۆش بێ چاکی دەکە، پێی خۆش نەبێ نا. بەدوای ئەودا هەموو کوتیان ئەم ساڵ کاتی حەج مەزنوونیش لەگەڵ خۆمان دەبین بۆ حەج. کاتی حەج نزیک بووە، کەم کەم هەرکەس توانای ڕێگە ڕۆیشتنی بوو خۆی ساز کرد، جاڕیان کێشا بەیانی کاروان دەچێ بۆ حەج. جەهەت پاشا و مەزنوون و هەموو گەورە پیاوان لەبەر دەرکەی ماڵە پاشا کۆبوونەوە و گەردن ئازاییان لە ماڵ و منداڵ و دۆست و ئاشناکان کرد. هەر کەس بە ئەندازەی خۆی یارمەتی فەقیر و هەژارەکانی شاری کرد. وەڕێکەوتن چەند شەو و چەند ڕۆژ بە ڕێگاوە بوون، گەیشتنە ماڵی خوددا یانی خانەی کەعبە. لە بەرابەر ماڵی خوددادا ڕاوەستان و پادشا کوتی ڕۆڵە کوڕم، ئەمە کەعبەیە و ماڵی خوددایە، هەموو لەبەر خاتری تۆ هاتوین دوعای بەخێرت بۆ بکەین، تۆش لە خوددا بپارڕێوە کە ئەو ئیشقە لەسرت لابات. تۆ بکە دەست بە قوڵفی کەعبەوە بگرە و بڵێ خوایە گیان لەم ئیشق و شێتیە نەجاتم دەی تا بتوانم ببم بە جێنشینی باوکم و لە ئیشقی خزمەتکردن بە خەڵکی تایەفە و عەشیرەتەکەمدا بوو. مەزنوون تا ناوی عیشقی بیست ئەوەندەی کە شێت بوو، هەستا چووە بەر حەجەرولئەسوەد لەسەر چۆک دانیشت، دەستی هەڵێنا بۆ دوعا و پاڕانەوە، کوتی خوایە بۆ خاتری گەورەی خۆت
من لە ئیشقدا بە جێگەیەک بگەێنە ئەگەر منیش نەمام دەنجی عیشقی من و لە وڵاتدا بڵاو بێتەوە. من مەستی عیشقم خوایە گیان، ئەوەندەی کە مەستم کەی لە عیشقدا. خوایە پێم ئەڵێن لەیلی فەرامۆشکە، بەڵام ئەی خالقی هەستی بەخش لەیلیم لەبیر نەبەیتەوە و لە عومری من هەڵگری و بیخەیتە سەر عومری لەیلی. ئەگەرچی لە خەم و دەردی دووری ئەودا وەک شەم دەسووتێم، بەڵام خوایە پێم خۆشە لە ڕێی عیشقی لەیلیدا بمتاوێنیتەوە. بەڵێ وەختی حەجکە هات هەموویان هەڵسان، مەجنونیان خستە ناو تەختی ڕەوان، بردیان بۆ مەککە بە شەوق و بەجۆش، بە دوعا و نزا و دڵی پڕخرۆش، بەسەر خەڵقیدا وەک ڕێگی ڕەوان، گەوهەر و زێ و زێڕیان کرد پەخشان. باوکی دەستی کرد بە سۆز و دوعا، بردی لە سایەی کەعبەدا داینا، وتی بە مەجنون ڕۆ لە دوعاکە، ڕوو لە بارەگای کەعبەتوڵڵاکە، بپارێرەوە لە قاپی خودا، بڵێ ئەی خودای بێ میسل و هاوتا، نەجاتم بدەی مۆبتەلای عیشقم، جیرۆدەی دەرد و هەمبەڵای عیشقم. مەجنون ئەمەی بیست لە باوکی گریا، لە پاشان بە کۆڵ پێکەنی و هەڵسا. تند گرتی حەڵقەی دەرگای کەعبەی پاک، ڕای وەشان بەبێ خەوف و ترس و باک، وتی ئەی خودای تاکی تەنیای فەرد، لە عیشقی لەیلا منم دڵ پڕ دەرد. پیکە بە عیشقی زاتی خوداییت، بۆ خاتر سیفات هەم پادشاییت، لە پێش چاوی من لەیل قەد مەکە دوور، لەسەر چاوەی عیشق پێم کەرەم کە نور. هەموو لەحزەیەک بمدەرێ مەیلێ، هەموو لەحزەیەک بمدەرێ مەیلی، عیشقم زیاد بکەی تۆ بەڕووی لەیلی. لەیلی لە دڵما یەک بە هەزار کە، دڵم بە عیشقی هەر گرفتار کە. هەرچی لە عومری من ماوە تۆ خوا، هەمووی بخەرە سەر عومری لەیلا. هەموو کە بیستیان حاڵی بوون کەوا، دەردی عیشقی ئەو نیەتی دەوا. باوکی مەجنون و تەواوی حاجەکان کە دوعا و پارانەوەکەی مەجنونیان بیست، سەریان سوور مابوو، هەموو کەوتنە گریان و پارانەوە بۆ مەجنون. بەڵام دوعاکانی مەجنون هەر لەوێ خوای میهرەبان لێی قەبوڵ کرد. قرموقاڵی تایەفەی لەیلا. لەو کاتێک کە مەجنون دوعای بۆ عومری لەیلا دەکرد، ئاوری عیشق و ئەوین وای تین و بڵێ سەخت بۆ جەرگی، کە نەیتوانی لەوە زیاتر خۆڕاگیر کا و بە هەڵاتن و بە بێوەستان لە ڕێگەدا وەک لە دەوی ماراتۆندا بەشداری کردبێ، یەکسەر هەڵات هەتا گەیشتە نزیکی ماڵی لەیلا. لەوێ کەمێ دڵی ئارامی گرت و فرمێسکەکانی تنۆک تنۆک دەکەوتنە سەر عەرز و ئەویش قسەی لەگەڵ فرمێسکەکانی دەکرد و ئەم شێعرانەی مناسبی حاڵی خۆی دی.
ئەلئەمان سەر تا قەدەم سوتام و جانانم نەهات، چاو لە سورمەی خاکی ڕێبووم ڕاحەتی جانم نەهات. ئەی عەجەب گریام وەکو هەوری بەهاران و کەچی پێکەنینی ئەو گوڵەی کاکۆڵ پەرێشانم نەهات. چاوی خوێنین غەرقی پەروین بوو لە بێمێهری گوڵم، چاوی خوێنین غەرقی پەروین بوو لە بێمێهری گوڵم، مات و حەیرانم لەسەر چی ماهی تابانم نەهات. کەعبەی ڕۆحم حەبیبی من عەجەب پەیدا نەبوو، قیبلەکەی دینم تەبیبی دەردی پەنهانم نەهات. چەند بەچەند گریام هەوای عیشقم لەسەر خاڵی نەبوو، چەند بەچەند گریام هەوای عیشقم لەسەر خاڵی نەبوو، غەرقی تۆفان بووم کەچی تەسکینی سوتانم نەهات. وەک وەفایی تا بەکەی بگرین بناڵێنم بڵێم، وەک وەفایی تا بەکەی بگرین بناڵێنم بڵێم، ئەلئەمان سەر تا قەدەم سوتام و جانانم نەهات. دڵی تەسکینی نەهات و مەزموونی ئەو دوو بەیتەشی خوێندەوە. ئەی چرای زوڵمەت کەدەی دڵ، ئەی جەلای نووری بەسەر، تۆ و جەماڵی باکەماڵت ئافتابی یا قەمەر. شەو ئەگەر تۆ ماهتابی ئینتیزاری تاو بەکەی، ڕۆژ ئەگەر تۆ ئافتابی وەز لە هەوران نایە دەر. شێرەکانی دوایی هات و قسەیان زۆر لێپرسی، ئەو هەردەی کورد لەیلی لەیلی، وەک مناڵێک کە تاقەوشەیەک بزانێ لە لەیلی زیاتر هیچی لەبیر نەبوو کە وەڵامیان بداتەوە. خەڵکی ئەو گەڕەک و مەحەللەیە چوونە لای باوکی لەیلا و شکایەتیان لە مەجنون کرد، کوتیان ئەم کوڕەشێتە شەو و ڕۆژ هەر دەڵێ لەیلی. مەهد پاشا خەبەری بە جەهل پاشای برایدا کە بێت ئەم کوڕەشێتە بباتەوە لای خۆی. بەڵێ ئەویش لە وەڵامدا کوتی من هیچ کارێکم لەگەڵ مەجنون پێ ناکرێ، بەڕاستی هیچ کارێکم لەگەڵ مەجنون پێ ناکرێ. ئەگەر تۆ دەتوانی لەیلا لەوێ لابە تا ئەمیش فەرامۆشی کا و بڕوە. باوکی لەیلا زۆر ناڕەحەت و تووڕە بوو. کەی خودا و گەورە پیاوانی بان کرد و کوتی چارەی ئەم کارە لە چیدا دەبینن. هەموو کوتیان مەجنون ڕاست دەکا. تازە ئەمە ببەخشن، هەموو کوتیان باوکی مەجنون ڕاست دەکا. تازە ئەمە نەخۆشی عیشق و ئەوین داویە لە کەللەی. باشترین ڕێگە و چارەی کار ئەوەیە کە لەیلا بدەی بەشوو تا مەجنون دڵ ئەرخەیان بێ کە ئیدی لەیلا بۆ ئەو نابێ. بڕواوە دوای کچێکی دیکە کەوێ و یان ئەوەی دەست لە عیشق و ئاشقی هەڵدەگرێ لەم شار و مەحەللەیە دەڕوا و نامێنێ. قسەکە لە شاردا بڵاو بووە کە مەهد پاشا دەیەوێ لەیلا بەشوودا. بەڵێ کوتمان قسە کە کەوتە زارێ دەکەوێتە شارێ. لەیلا جیا لەوەی کە کچە پاشا بوو، جوانی و دڵڕفێنی ئەوی ئەوەندەی کە بردبووەوە سەرەوە. جەحێڵانی شار تەواو شێت و شەیدا بوون، بەڵام کەس لە ترسی مەهد پاشا و لەبەر خاتری مەجنون نەیدەوێرە وە دەری خات و بچێتە خوازبێنی. خەڵک کە زانیان پاشا لەیلا بەشوو دەدا، بەڵام نایدا بە مەجنون، هەر کوڕە جەحێڵەیەک لە ماڵی خۆی دەستی کرد بە خۆڕازانەوە و خۆی ساز کرد بچێ بۆ خوازبێنی لەیلا چاوڕەش کە چاوەکانی لە چاوی کارمامز و ئاسکە بێ ئازارەکانی چیا و شاخی بەرزی وڵات دەچێ کە جارجار دڵی مەجنون سوکنایی پێدەشکا. کاتێ خەبەریان بە لەیلادا کە باوکی قەیس
دەڵێ مەجنون یانی شێت و دەیەوێ بە کەسێکی دیکەی بەشوو بدا، ئەوەندەی کە پەرێشان و پەشێ و حاڵ بوو، هیدی لە وەتاغەکەی خۆی نەهاتە دەرێ و نەیهێش کەسیش بچێتە دیوەکەیەوە، دەگریا و لەبەر خۆیەوە قسەی دەکرد. لێم گەڕێن با من بناڵم هەر وەکو هەوری بەهار، چون لەبەرد هەڵدەستێ ناڵە ئەو دەمەی دووری لە یار. کاتێ خەبەریاندا بە باوکی لەیلا کە لەیلا دەرگای وەتاغی لەسەر خۆی داخستووە و نەدێتە دەرەوە و نە کەسیش دەتوانێت بچێ بۆ دیدەنی، تووڕە بوو بە دایەنی لەیلای کورد، بەشک و پسی بۆ لای لەیلا و ئەو هەتیوە شێتەی لەبیر بەریەوە و پێی بڵێ دەیدەم بەشوو. دایەن هەستا بە ناو باخی حەوشەکەدا ڕۆی تا گەیشتە قەستی لەیلا. لە دەرگای وەتاغی لەیلا چاوڕەشیدا و جوابی نەداوە. دیسان لە دەرکەیدا هەر جوابی نەدایەوە. دایەن پەشۆکە ئەمجار هەرای کرد: لەیلا جان، لەیلا کچە جوانەکە منم. لەیلا دەنگی دایەنی بیست، ڕاچەنی و کوتی: دایە لێم گەڕێ، پێم خۆش نییە کەس ببینم. دایەن کوتی: قەزال لەدایە، خەبەرێکی خۆشم بۆ هێناوی. لەیلا کوتی: خەبەرەکەت چییە؟ پێم بڵێ. دایەن کوتی: خەبەری شوکردن، بە مرادی خۆت گەیشتن. لەیلا فەوری دەرگای هەڵگرت و لەگەڵ دایەن باوەشیان کرد بە یەکتردا و دایەنیش لەیلای ماچ کرد و دەستێکی بە قژە کاڵ و ئاڵ و شپەرزەکانی لەیلادا هێنا و قسەی بۆ لەیلا دەکرد. نەسیحەت و ئامۆژگاری دەکرد، بەڵام لەیلا تاقەتی ئەم قسانەی نەبوو. دایەن کوتی: ڕۆڵەژان، باوکت دەڵێ دەیدەم بەشوو. کوتی: دایی خۆشەویست، چووکە چۆنم بەشوو دەدا. لەیلا لە خۆشییانە خۆی خستە باوەشی دایەن و کوتی: دەمدا بە قەیس. دایەن هەناسەیەکی هەڵکێشا و کوتی: نە، باوکت قەیسی خۆش ناوێ، باوکت دەڵێ قەیس شێتە، من کچ بە پیاوی شێت نادەم. لەیلا لە باوەشی دایەن هاتە ئەم لاوە و کوتی: دایە تۆ دەزانی کە قەیس لەبەر من شێت بووە و منی شێتی ئەوم؟ بە باوکم بڵێ لە خۆڕایی کەسم بۆ نەبینێتەوە و من شوو بە هیچ کەس ناکەم. ئەگەر بمێنم هی قەیسم و ئەگەر بمرم هی خاکم. دایەن کوتی: کچە جوانەکەی دایکی، ئەم فکرە خراپە لەسەر خۆت لابە، شوو بە هەر کەسێکی دیکە بکەی، خۆشبەخت و بەختەوەر دەبی. لەوە بەولاوە کوڕی وا دێ بۆ خوازبێنی، سەد لە قەیس جوانتر و باشتر و عاقڵترن. وەرە قەیس لەبیر خۆت بەرەوە، کەسێک کە عەقڵی نەبێ دینی نییە، هەر مارەیت لێی نایە. لەیلا کوتی: دایەن ئەوە دەڵێی چی؟ زۆهرە چۆن عاشقی مەنوچێر بوو، بۆی شێت ببوو، منیش ئاوە شێتی مەجنونم و هەر ئەوم دەوێ. داستانەکەی مەنوچێر و زۆهرە لە دیوانی ئیرەج میرزادا هاتووە، تکایە بەبێ مڕاجەعە بفەرمە. دڵ ئاگای لە دڵە دایەن، دەزانی شەوقی بڵێسەی عیشقی من و مەجنون وڵاتی گرتووە. نامەوێت تینی ئەو ئاورە باوکم و پیاوە ماقوڵانی تایەفەکەم بسووتێنێ. دایەن زەمانێک کە کەس بوو سارد و گەرمی ئەو دەمی وەبیر هاتەوە. دوایەکەی کوتی: کچە جوانەکەم، دەزانم کە دڵی تۆ و دڵی مەجنون ئێستا چی تێدایە، بەڵام دەزانی کە ناوێرم لە لای باوکت قسەی وا بکەم. ئەم هەویرە ئاوی زۆر دەوێ، من دەستم کورتە و خورماش بە دارێکی بڵیندەوەیە. لەیلا کوتی: دایی خۆشەویست،
بەشک و کارێ بکەیت چاوم بە قەیس بکەوێت. دایان کوتی لەبەر ئەوەی خەمێ بەبادەین هەستە بچین بۆ ناو باخ و بێستان بەشک و لە گۆشەیەکەوە چاومان بە قەیس بکەوێ و هەردووکتان بە ئاواتی خۆتان بگەن. بەڵێ خۆشەویستان، لەیلا بەدایانی کۆت خەبەر لە قەیس هەیە؟ دایان کوتی تا ئەو جێی من بزانم خێڵ و تایەفەکەی بەجێ هێشتووە و لە کوچە و کۆڵانی نەزت لە پشت باخەکەی خۆمان دێ و دەچێ، شەوانەش لەسەر خاک و خۆڵی کۆڵانان دەخەوێ. لەیلا لە خۆشیاندا دایەنی لە باوەش کرد و وەک پەپولەیەک کە بە دەوری شەمدا دەگەڕێ بە دەوری دایەندا دووسێ جار خولاوە. بەڵام چون چەند ڕۆژ بوو نان و چای نەخواردبوو دڵی بورایەوە و کەوت بە عەرزدا. دایەنیش ئەم خۆشحاڵی و شادیەی لەیلای زۆر پێخۆش بوو. کوتی دەیبەم بۆ حەمام و لیباسەکانی بۆ دەگۆڕم و نان و چای دەدەمێ. نامەی لەیلا بۆ مەجنون. دایان کە توانی دڵخۆشی لەیلا بداتەوە، لەیلا کوتی ئەی دایانی خۆشەویست، تۆ کە خەبەری خۆشت بۆ هێناوم وەرە و دەرمانی دەردیشم بکە، لەبەر چاوی خوازگاران بم شارەوە. دایان کوتی من ناتوانم لە ترسی باوکت کاری وا بکەم، بەڵام چارە ئەوەیە کە تۆ نامەیەک بۆ مەجنون بنووسی بەشک و ئەو ڕێگە چارەیەک بدۆزێتەوە. لەیلا کوتی چی بنووسم؟ کە هیچ شتێکم لەبیر نەماوە. دایان کوتی بنووسە مەجنونی خۆشەویست، باوکم دەیەوێ من بە شوو بدا بەڵام بە کەسێکی تر، منیش زیاد لە تۆ شوو بە کەس ناکەم، ئەگەر بمرم هی خاکم، ئەگەر مام لای تۆ چاکم. وا دیارە دایانی شاعیر بووە. بەڵام قەڵەمی لەیلا کاغەزی سپی ڕەش نەکردەوە، وێنە و عەکسی مەجنونی لەسەر کاغەزەکە دەدی و لەبەر گریان هیچی بۆ نەدەنووسرا، چارە نەبوو، دەبوو بە خوێنی دڵیش بێ بنووسێ. نووسی. ئامۆزا خۆشەویستەکەم، ئێستا هەموو شتێکم لەبیر چۆتەوە، ڕۆژ و شەو نازانم کە چۆن دێن و چۆن تێدەپەڕم، ڕووناکایی لە ڕۆژ و شەودا نابینم، ژیانم زۆر تاڵ و ناخۆشە، تەنیا پەنای من تۆی و ڕووناکایی منیش لای تۆیە، هەر لەبەر خاتری تۆیە کە من هەناسە هەڵدەکێشم و دەژیم، جا ئێستا کە نێوی تۆ مایە ژیانی منە، تکام ئەوەیە کە تۆش منت بوێ وەک جاران خۆشت بوێم، ئەوەش بزانە کە باوکم دەیهەوێ بە کەسێکی ترم بدا بەشوو، بەڵام من ئەحد و پەیمانم لەگەڵ تۆیە. و نامەکەی دا بە دایان، کوتی هەرچی زووتر ئەو نامەیە بۆ قەیس بەرە. دایان وتی نا کاری من نییە، خۆت باش دەزانی کە هەموو ئەندامانی ئەم بنەماڵەیە لەژێر چاوەدێری باوکت داین، ئەگەر کەسێ من ببینێ و بۆ باوکتی بجێڕێتەوە
ئەو وەختە من چ بکەم؟ لەیلا کوتی بۆ خۆت دەزانی کە من جیا لە تۆ کەسێکی کەم نییە کە باوەڕی پێ بکەم و نامەکەمی بدەمێ ئەگەر تۆ نامەکەی منی بۆ نەبەی 3 نقطە دەتەسم کار لە کار بترازێ و باوکم بمدات بە کەسێکی تر و ئەو دەم تۆ گوناحباری ها. دایان کوتی من ڕێگەیەکی تر ئەزانم، ئەویش ئەوەیە کە قەیس شەوانە لە پشت ماڵی ئێمە لەو کوچە و کۆڵانانە دەخەوێ و وا چاکە شەو کە وڵات تاریکە بێ سەربانی ئێمە هەم قەیس دەبینی هەم نامەکەشی پێ بدە. ئەگەر ئەوەش ناکەی بە بۆنەی ئەوەی کە بێتاقەتین لە ماڵ دوور دەکەوینەوە و دەچینە ناو باخ. ئەو دەم منیش مەزنونت بۆ بانگ دەکەم و بۆ ناو باخ و دارستان بەیەکەوە یەک بدوێنن. لەیلا ڕێگەی دووهەمی زۆر پێ باشتر بوو، لە دڵی خۆیدا ئەو شێعرەی دووپات دەکردەوە: ئەگەر 100 ڕۆح و دڵ بێنم مرادی من ڕەوا نابێ، ئەگەر 100 ڕۆح و دڵ بێنم مرادی من ڕەوا نابێ، لەبی لەعلی بە من نادا دەزانێ ڕح چە شیرینە. لە ئەنفاسی سەحەرگاهان بترسە ئەی چرا جارێک، هەناسەی ئاشقان تیژە مەڵێ پەروانە بێخوێنە. سرم دانا لە ڕێی تۆ بە شوێن کاکۆڵی تۆدا چوو، کە مەزنون ئاخری خێر بێ دەمێکە بێ سەر و شوێنە. لەیلا لە ناو باخ و دارستاندا خۆر هەڵات و گەیشتە ناوەڕاستی ئاسمان و لەوێش تێپەڕی و بەو دیوی چیا و شاخەکاندا ئاوا بوو. چارشێوی ڕەش درا بەسەر ماڵی لەیلادا و هەموو وڵات تاریک بوو. دایەن لەیلای بەجێ هێشت و چوو بە شوێن مەجنوندا. لەو کاتەدا لەیلا خۆی گەیاندە ماڵی دایەن، هەرچی چاوی بەملا و ئەولادا ژێڕا لە مەجنون خەبەرێ نەبوو کە نەبوو. لەیلا ویستی لە سەربانەوە خۆی بخاتە خوارەوە. ڕێبوارێ چاوی پێکەوت هاواری کرد نەکەویە خوارێ. لەیلا کەمێک شاوە دواوە و هاواری کرد ئەی ڕێبوار کەسێ لە دەوری ئەم ماڵە نابینی؟ ڕێبوارەکە چاوی بە دەور و بەردا ژێڕا کوتی تەنیا من لەم کۆڵانم. لەیلا تێر تێرگریا و کوتی ئەی خوددا کەنجێ عەزیزی ئەو دڵی من دێتەوە. دوایەکەی مەزموونی ئەم شێعرەی مامۆستا هێدی وەبیر هاتەوە: دەردی دڵ بۆ چێ بەیان کەم دڵکە نالاوێتەوە، ئەو گڕۆی گرتوویە چی بکەم بێ تۆ ژیر نابێتەوە. چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە، چۆن بژیم من تۆ لەوێ و من لێرەوە، چۆن بژیم من تۆ لەوێ و من لێرەوە. ڕێبوارەکە شێعرەکانی لەیلای بیست و کوتی وا دیارە چاوەڕێی کەسێکی، چاوەڕێیی لە مەرگ سەختترە. ئەگەر من کۆمەک و یارمەتیەکم لە دەست دێ لە خزمەتتدام. چەند فرمێسکێکی گەش و جوان لە ناو چاوی لەیلادا قومبولەی بەست. کوتی ئەی ڕێبواری خۆشەویست تکال لێ دەکەم ئەم نامەیەی من بگەێنە دەست قەیسی عامری. بە ترس و لەرزەوە نامەکەیدا دەست ڕێبوارەکە و ڕێبوارەکەش پاش ماوەیەک گەڕان لە دەور و بەری ماڵی دایەن مەزنونی پەیدا کرد. نامەکەی بە مەزنون گەیاند و مەزنونیش لە خۆشیاندا نەیدەزانی چ بکا و چی نەکا. لەوە بەدوا هەموو شەوێک ئەم دوو دڵدارە نامەیان بۆ یەکتر دەنووسی و ئەیاندایە دەست یەکتر هەتا ئەو کاتەی کە بەهار هات و وەختی وە دەرکەوتن لە ماڵەوە بوو. لە ماڵەوە بۆ دەشت و باخ و گەشت و سەیران هات. چەند ڕۆژێ دوای هاتنی بەهار
لەیلا لەناو باخ و حەوشەی خۆیاندا دەگەڕا. ئەوەندە هاتوو چوو هیلاک بوو، لاقەکانی تەواو شەکەت بوو. لەبەر خۆیەوە مەجنونی لەلاواندەوە. لەیلا بە تەنیا هەر وەک تەزەروێ چوو داوەنیش لە ژێر سێبەری سەروێ. مەزموونی ئەم شێعرەی مەرحوومی میسباحی دەکوت: ئەی غەزاو لەی بێسەبەب، ئەی غەزاو لەی بێسەبەب، ڕەم کەردەکەی هەم پەیکەرم، شۆخی بێپەیمانەکەی بێشەرتەکەی سەودا و سەرم، گەر عیتاو بە هەر بەسە، نازە بەسە، جەورە بەسە، وا بکە ئاخر چاوەکەم، ئەمنیش بە باوڕێ دەربەرم. کەی من و تۆ شەرتمان وابوو بەبێ یەک هەڵ بکەین، کەی من و تۆ شەرتمان وابوو بەبێ یەک هەڵ بکەین، یادەبوو کەی من ببێ تۆ سەرکەمە سەربەستەرم. شاهی خوبان تۆ مەڕەنجە لەو گلەی یاونەی ئەمن، تۆ هەرە و شاهی وەفادار و منیش فەرمانبەرم. بەڵێ خۆشەویستان، شەو چارشێوە ڕەشەکەی کەم کەم وەلا ناو، ڕۆژ ناوچاوانی خۆی وە دەرخست. خۆر گەیشتە ناوەڕاستی ئاسمان و تێپەڕ بوو تا گەیە ئەو دیوی چێوەکان، بەڵام لە مەجنون خەبەرێ نەبوو کە نەبوو. وڵات تاریک بوو، دەنجی سیسرکەکان وەک مۆسیقاوژەنی چاک ڕۆژیان بەڕێ دەکرد، یانی ڕۆژ دوایی هات و نۆبەی شەوە. شەو چارشێوی ڕەشیدا بەسەر زەویدا. دایەن بەرەو لەیلا چووکتی: قەزال لە من، ڕۆژمان کرد بە شەو. بەڵام مەجنون نەهات. باش وایە بڕۆینەوە بۆ ماڵێ. لەیلاش هەردی کوت: دایەنی خۆشەویست، پەلەپەلی ستا. مەجنون دێت لەو کاتەدا ڕێبوارێک وەک لە غەیبەوە ناردبێتیان گەیشتە لای لەیلا و کوتی: ئێستا کە مەجنون وا غەرقی خوێنە، خۆزگە ئەمزانی کە لەیلا چۆنە. مەجنون وا جەرگی پڕدەرد و داغە، لەیلا خەریکی سەیرانی باغە. لەیلا ئەوەی بیست و هەناسەیەکی هەڵکێشا و دەستی کرد بە گریان. دایەنیش چوو سەری لەیلای لە باوەش کرد و کوتی: گریان قازانجی نییە، هەستە بڕۆینەوە ماڵێ، سبەینێ ڕۆژی سێزدە بە دەرە و خوا کەریمە. لەیلا و دایەن هەستان بەرەو ماڵ ڕۆیشتنەوە. دایکی لەیلا لە لەیلا و دایەن تووڕە بوو، کوتی: بۆچی وا درەنگ هاتنەوە؟ لەیلا دەستی کرد بە گریان. ئەو شەوە تا بەیانی لەیلا لە دووری مەجنون بە گریان دڵی خۆی تەسکیندا، بۆی وە دەرکەوتە بوو کە ئینتیزار لە مەرگ سەختترە. تیشکی زێڕینی هەتا و کاتێ هاتەوە بەرچاو، لەیلا ناردی بە شوێن دایەندا و چوونە ناو باخ و بێستاونێک کە خەول وابوو مەجنون بێتە ئەوێ. تا قاوەڵتون خولانەوە و لەیلا لە دوورەوە چاوی بە مەجنون کەوت کە بۆ لای ئەوان دەهات. لەیلا یەک بۆ خۆی زیخاندی:
مەزنون هات، مەزنون چوو بۆ لای مەزنون چوو بۆ لای بباش چوو بۆ لای مەزنونی سەر و چاو تۆزاوی و خێناوی. مەزنونیش لە خۆشی لەیلا هاواری کرد لەیلا لەیلا. چوون بۆ لای یەکتریان لە باوەش کرد. کەم کەم خەڵک هاتبوونە ناو دارستانەکە. ئەوانەی گوێیان لە دەنجی ئەو دوو دڵدارە بوو هاتن لە دەوری ئەوان کۆبوونەوە و هەرچەند کە هاتبوون بۆ سەیرانی سێزدە بەدەر. لەو کاتەدا ڕەش سوارێک و چەند سواری دیکە بە دوای ئەودا هاتن بۆ لای ئەو جەماعەتە و خەڵکەکەیان بڵاو کردەوە و چاویان بە دوو ئاشقی دڵپاک کەوت کە لە باوەشی یەکتردا. لەیلایان لە مەزنون جیا کردەوە، گوناحیشان بە گوناحەکانی خۆیان زیاد کرد. ئەو ڕەش سوارە ئیبنی سەلام لە قەبیلەی بەنی ئەسەد بوو. سوارەکانی کەش سەربازی ئەو بوون. ئیبنی سەلام فەرماندەیان بوو. کاتێ ئیبنی سەلام لەیل و مەزنونی لە یەکتر جیا کردەوە، زانی ئەمە لەیلای دڵدارەکەی مەزنونە، ئەمیش ئاشقی لەیلا بوو. بە یەکێ لە سەربازەکانی وت مەزنون بەرنەوە بۆ ناو قەبیلە و عەشیرەتەکەی خۆی، هەڕەشەیەکی توندی لێ بکەن تا بەڵکو مەزنون لەیلا فەرامۆشکا و ئەویش لەیلا بخوازێ بۆ خۆی. لەیلا ئەوەندەی کە ئاوری گرت و دووسێ جنێوی توندی بە ئیبنی سەلامدا. کوتی دایەن با بڕۆینەوە ماڵێ. ئیبنی سەلامیش بە دووسێ سواری دیکەی کوت تا بەردەرکە لەگەڵیان بچن. بەڵام کاتێ سەربازەکان گەڕانەوە ئیبنی سەلامیان نەدی، تەواوی ناو باخەکە خولانەوە و لەو سەری باخ و دارستانەکە ئیبنی سەلام لەسەر کانیەک دەگریا چ گریانێک. یەکێ لە سوارەکان لە ئەسپەکەی دابەزی چوو بۆ لای سەرۆک و گەورەی خۆی. کوتی جەنابی فەرماندە، لەیلامان تا دەرگای ماڵی خۆیان ڕەوانە کرد، ئیجازە دەفەرمووی ئێمەش بڕۆینەوە پشوویەک بدەین؟ جوابی نەدایەوە. دووسێ جار قسەکەی دووپات کردەوە، هەر جوابی نەدایەوە. بە ڕەفیقەکانی کوت وەرن بزانین فەرماندە چی بەسەر هاتووە. هەموو لە دەوری فەرماندە ڕاوەستان، هیچیان قسەیان نەکرد. لە پڕدا هەموو تکایان کرد فەرماندە قسە بکە، چی بووە؟ ئیبنی سەلام کوتی دۆستان، من لەم باخەدا وا ئاشقی لەیلای کچی مەهەد پادشا بووم کە ئەگەر لەیلام پێ نەدەن دەبم بە مەزنونی دووهەم. هەموو کوتیان ئەی فەرماندە، مەهەد پادشا کچەکەی بە مەزنون نادا، بەڵام بە تۆی دەدا. ئیبنی سەلام کە جەوانێکی ئازا و بەغیرەت بوو، تا چاوی بە لەیلا کەوت، عاشقی بوو چ عاشق بوونێک. وەک شتێکی گەورەی لێون بوو بێ وا بوو. هەموو ڕۆژێ دەچوو بۆ ناو باخ و سەیرانگاکە، بەڵام خەبەر لە لەیلا نەبوو کە نەبوو. لەیلا لە وەتاغەکەی خۆی دەرگا و پەنجەرەی بەست و نەیهێش کەس بچێتە ژوورەکەی و نان و ئاوی لە خۆی حرام کرد و لە تاوان نەخۆش کەوت. ئیبنی سەلام لەوانە بوو بۆ لەیلا شێت بێ. هەتا کەسێکی ناردەخواز بێنی و کوتی لەیلا هەر شتێکی ویست بۆی دەکڕم، بەهانەی دەبڕمەوە، دەبەرابەری بۆ دەکڕم. دایک و بابی لەیلا بە کابرایان کوت لەیلا لە تاو مەزنون نەخۆش کەوتووە، ئەگەر چاک بووە خەبەر دەدەین بە ئیبنی سەلام بێ لێی مارە دەکەین. کابرا بە دڵخۆشیەوە خوداحافیزی لە دایک و بابی لەیلا کرد و خەبەرەکەی بردەوە بۆ ئیبنی سەلام و مزگەینیەکی باشی لە ئیبنی سەلام وەرگرت. ئاگاداربوونی لەیلا لە خوازبێنیکردنی ئیبنی سەلام. دوای خوداحافیزی کابرا لە دایک و بابی لەیلا
دایک و باوکی لەیلا دایەنی لەیلایان بان کرد و کوتیان ئیبنی سەلام ناردوویەتە خوازبێنی لەیلا، بەڵکو خەبەر بە لەیلا بدەی کە زووتر چابێتەوە. بە زوویی لە ئیبنی سەلامی مارە دەکەین، شای و زەماوەندێکی خۆش دەخەینە ڕێ. دایەن بەرەو وەتاغی لەیلا وەڕێکەوت. لە پەنجێرەی وەتاغەکە لەیلای دیت کە زۆر پەرێشان و گرفتارە. بەڵێ خۆشەویستان، دایەن دەستی بەرەو ئاسمان بەرز کردەوە و لە خودای گەورە دەپاڕایەوە کە خوایە ژیان، لەیلا مەزنونی لەبیر بچێتەوە و مەیلی ئیبنی سەلام بچێتە دڵیەوە. لەو کاتەدا لەیلا چاوی بە دایەن کەوت و کوتی دایەنی خۆشەویست بۆ هاتی؟ خەبەری تازە چییە؟ دایەن کوتی ئەی خەزار لە من هاتوون خەبەری خۆشم بۆ هێناوی، مزگەێنیت پێ بدەم. لەیلا لە خۆشییاندا دایەنی لە باوەش کرد و ماچی کرد و پرسی خەبەری مەزنونت بۆ هێناوم؟ دایەن کوتی قەزار لە من دانیشە پێت بڵم. لەیلا دانیشت، دایەنیش لە لای ئەو دانیشت. کوتی ئەو ڕۆژە کە لە ناو باخەکەدا لەگەڵ مەزنون باوەشتان بە یەکا کردبوو وە بیرت دێ؟ خەڵکێکی زۆر لە دەوری ئێوە کۆ ببوونەوە؟ لەیلا کوتی بەڵێ. دایەن کوتی لەو ناوەدا ڕەشسوارێکی جوان چاک هەبوو، تۆ نەتناسی؟ لەیلا کوتی نەخێر. دایەن پێکەنی کوتی ئەی قەزار لە من، ئەی قەزار لە من، ئەو ڕەشسوارە جوان چاکە ئیبنی سەلام سەرۆک و فەرماندەی تایفە و عەشیرەتی بەنی ئەسەد بوو کە لە ناو عەرەبدا لە کاتی شەڕدا کەس دەرەقەتی نایە. لە جوانیشدا کەس وەک ئەو جوان چاک نییە. کەماڵ و جەماڵی تەواوی کسانی عەرەب و عەجەمی شێت کردووە. لەو کاتەدا لەیلا تووڕە بوو، کوتی ئەم قسانە یانی چی؟ بە من چی؟ ئاسان بە من چ ڕەبتێکی هەیە؟ دایەن بە پێکەنینەوە کوتی جا قەزار لە من، ئەم کوڕە جوان و ئازایە تەنیا کەسێکە کە تۆ ئەو لە یەک دەکاڵێنەوە. خوددا بۆ یەکی داناون. بەڵێ خۆشەویستان، دایەن کوتی خوددا بۆ یەکی داناون، ئەمڕۆ ناردبوویە خوازبێنی تۆ. دایک و باوکیشت قەولیان پێداوە و لەیلا تووڕە بوو، کوتی ئەگەر منت بەخێو نەکردایە ئەم کوت هەر لێرەدا خەفەتکەن، چون تۆ دەزانی کە من لە دارای دنیادا تەنیا دڵم بە چێوەیە و لەو زیاتر قسەم بۆ مەکە. لەو وەتاغەش بڕۆ دەرێ. دایەن ڕۆیشت و لەیلا دەرگای لەسەر خۆی داخست. ئیبنی سەلام زانی لەیلا لە دووری ئیشقی مەجنون نەخۆش کەوتووە، خۆی تاقەتی لەوە زیاتر نەمابوو، یەکێ لە پیاوەکانی خۆی نارد بۆ لای بابی لەیلا و کوتی بە مەهەد پاشا بڵێ ئیبنی سەلام دەیکوت دەزانم کە لەیلا لەبەر دووری مەجنون نەخۆشە، بەڵام ئەگەر ئیجازەی لەسەر بێ مارەی دەکەم، زەماوەندێکی خۆشی بۆ دەکەم، دەی بەمە شاری خۆمان مۆڵەتی دەدەم
بەشک و وردە وردە حاڵی باشتر بێ. بابی لەیلا ئەم پێشنیارەی قبول کرد، خەبەریان بە لەیلادا کە لە ئیبنی سەلامی مارە دەکەین. لەیلاش هیچی نەکوت. ئیبنی سەلام بە لەشکرێکی زۆرەوە وەڕێکەوت بۆ نەجد. چوونە ماڵی مەهد پاشا. کەیخودا و گەورە پیاوانی مەهد پاشا ئیبنی سەلام و لەشکرەکەیان بەخێرهاتن کرد و ئەو قەرار و مەدارایەی کە بۆ مارەکردنی لەیلادایەننا. ئیبنی سەلام دەیکوت مامۆستا هەرچی مەهد پاشا دەفەرمێ هەمووی یەک و دە بنووسان، یعنی بەجێ یەکدانە دەدانە بنووسان، دە بەرابەر. من خزمایەتی مەهد پاشام پێخۆشە، لەیلاش وەک مانگ وایە کە لە شەوی تاریک دێتە دەر و ڕووناکایی خستۆتە دڵمەوە و دڵی مەشکێنە. لەیلا هیچی نەکوت، مارە کرا. 7 شەو و 7 ڕۆژ لە ماڵی مەهد پاشا ڕەشبەڵەک و هەڵپەرچێ و شادی و خۆشی بوو. خەرجی ئەو زەماوەندە مەهد پاشاوە ئەستۆی گرت بوو. دەیکوت کچمە خۆشم دەوێت، 100 ئەوەندەی لە ماڵی من دەکەوێ. چەندە پێت خۆشە بۆ کوڕەکەت پوڵ و پارە خەرچکەی لە زەماوەندەکەیدا دەبێ بۆ کچەکەشت پێخۆش بێت، کچیش لەو ماڵە بەشی هەیە. دوای 7 شەو و 7 ڕۆژ 3-4 کەژاوە و قەتارە و شتێکیان هێنا لەیلایان خستە ناو یەکێ لە کەژاوەکان و بەرەو قەبیلەی بەنی ئەسەد وەڕێکەوت. لەیلا عەبەسرا بوو، قسەی بۆ نەدەهات. ئەو وشترەی کە کەژاوەکەی لەیلای بەسەرەوە بوو نەیزانی کە ئەم کەژاوەیە کەسیشی تێدایە، چون لەیلا وەک بووکە بارانە ڕق و وشک هەڵات بوو. دەمێک بوو لە تاو مەزنون هیچی نەخواردبوو، بێچارەیە. تا ژەمێک نانی دەخوارد 3 ژەم میعدەی دەچووە بەست. دانێک بەڕێگاوە بوون تا بوو گەیشتە ماڵی زاوا و بووچیان لە ناو کەژاوە هێنا خوارەوە و یەک و دوو ژنان دەچوون زێڕوەشانیان دەکرد. یەکێ لە ژنەکان کوتی پەریزادە زۆر کز و لاوازی. پەریزادە ئەوەندە خەمی ماڵی باوکت مەخۆ، دوای 3-4 ڕۆژ دەچێەوە ماڵی باوکت و دێەوە. هەر وەختێ بێتاقەت بۆی بە ئیبنی سەلام بڵێ دەتباتەوە ماڵی باوکت. ئیدی ژنان نەیان دەزانی کە لەیلا لەبەر چی ئاوا کز و لاوازە. بەڵێ خۆشەویستان، لەیلا مەزنوونی بەجێهێشت. لەیلا لە ماڵی ئیبنی سەلام پەڵپ و بەهانەی زۆر دەگرت، بەڵام ئیبنی سەلام وەک نۆکەرێکی باش لە خزمەتیدا بوو، بەهانەی لێ دەبڕی. حەوتوویەکی تەواو لەوێ نەبوو. لەیلا 2 جار ڕۆیشتەوە ماڵی باوچی و هاتەوە ماڵی ئیبنی سەلام. لەیلا لەبەر مەزنون جار لە تەنانە ڕقەیەکی دەخوارد و جاریش لە داخی ئیبنی سەلام ئەوەشی نەدەخوارد. جاری سێهەم کە لە ماڵی باوکیەوە دەیویست بڕواتەوە ماڵی ئیبنی سەلام، ئەو شەوە ئیبنی سەلام عمری درێژی بۆ لەیلا و مەهد پاشا بەجێهێشت. بەو ئاواتە نەگەیشت کە لەگەڵ لەیلادا ژیان بەرێتە سەر. لەیلا ئەم جارە بۆ پرسە و سەرخۆشی ڕووی کردە ماڵی ئیبنی سەلام و لە دوای پرسە و سەرخۆشی لەیلایان هێناوە ماڵی باوچی. هیوای ژیانی لەیلا ژیایەوە. نامەیەکی بۆ مەزنون نووسی و دایە دەستدایەن و کوتی دایەن دەستم بە دامانت، ئەم نامەیە هەرچی زووتر بدە دەست مەزنون. بەڵێ نامە گەیشتە دەست مەزنون و نامەکەی هەڵوەشان. لەیلا مەزموونی ئەم شێعرەی مامۆسا نالی نووسی بوو. نەمردم من ئەگەر ئەم جاورە بێت تۆ، نەمردم من ئەگەر ئەم جاورە بێت تۆ،
نەچم شەرت بێ هەتا ئەم خوارە بێ تۆ دەروونم خاڵیە وەک نەی دەناڵێ هەواورێکی چپڕ هاوارە بێ تۆ بیناییم کوێرە هەڵ نایا بەڕووی کەس مژەم یەک دەڵی بزمارە بێ تۆ لەلای تۆ خاور و خەز گوڵزارە بێ من لەلای من خەرمەنی گوڵ خارە بێ تۆ لەلای من با وجودی ناس و ئەجناس کەسی تێدا نییە ئەم شارە بێ تۆ هەموو ڕۆژێ لە تەو هیجراونی ئەم ساڵ تەمەنای مردنی پێرارە بێ تۆ لە حەستە سەروی قەدت چاوی لەیلا دوو جۆگە بەڵک و دوو ڕووبارە بێ تۆ مەجنون تکاو خاهشی لە دایەنی لەیلا کرد کە نەڕوە تا نامەکە دەخوێنێتەوە و دایەنیش بەجێی نەهێشت دوای ئەوەی کە مەجنون نامەکەی لەیلای خوێندەوە کوتی دایەن حاڵی چۆنە ئەویشتی لەیلا لە ڕۆژی 13 بەدەر کە ئێوەیان لە یەکتر جیا کردوێتەوە لە 10 ڕۆژ ڕۆژێک نان ناخوا زۆر کز و لاواز و بێهێزە خوا ڕەحمی پێ بکات دەڵێ چ لە کێشە نان و ئاوی لە خۆی حرام کردووە کەسیش قبول ناکات بچێتە دیوەکەیەوە مەجنون دەست بەجێ مەزموونی ئەم شێعرانەی خوارەوەی بۆ نووسی عەزیزم ڕۆحی شیرینم دوو چاوم دەوای زامی دڵ و جەرگی بڕاوم ئەتۆشا من گەدا دادم بپرسە لە تاوی چاوی بیمارت کوژاوم دە سالادە سەری زولفت لەسەر ڕوت کە ڕووتی ڕووتم و مایل بە تاوم لە باتی خوێنی خۆم ڕازیم بە ماچێ دە سابیدە هەتا زیندوم و ماوم ئەوە نیشانەی مەرگم عەیانە کە من غەرقی خەم و خوێن و زوخاوم مەکەن مەنعم لە شیوەن ئەی ڕەفیقان کە مەحزوون و غەمین و دڵشکاوم لە ژینی خۆم ئومێدم قەتعە لەیلا کە سوتاوە هەموو جەرگ و هەناوم مامۆستا نالی دوو دێڕی پێ زیاد کرد نووسی خۆشەویستم تۆ کە وەک لە کێش نان و ئاود لە خۆت حرام کردووە بای خودا شاید بۆ تۆ بەرەکەتی نەبێ دەبێ بۆ ژیانت نان و ئاو بخۆی تا تۆ بۆ من بمێنی و منیش بۆ تۆ نامەکەی دایە دەست دایەن و سپاسێکی زۆری لە دایەنی لەیلا کرد و دایەنی بەرەو ماڵی لەیلا بەڕێ کرد دایەن هاتەوە ماڵی لەیلا و کوتی مزگەینیم پێ بدە خەبەرێکی خۆشم پێ لەیلا کوتی ئەوەڵ خەبەر دوایی مزگەینی دایەن نامەکەی مەجنونی پێدا لەیلا کوتی مزگەینی هەرچی دەوێ پێم بڵێ دایەنیش کوتی تەنیا شتێک ئەویش ئەوەیە کە نان و ئاو بخۆی لەیلا کوتی دایەن با لە پێشدا جوابی نامەکەی مەجنون بنووسم دوایی هەرچی دەڵێ بەسەر چاو دایەن دڵی لەیلای نەشکان کوتی قەول بێ لەیلا بەسەر جوابی دایەنی داوە و قەڵەم و کاغەزی هێنا و مەزموونی ئەم شێعرەی بۆ مەجنون نووسی
بەڵێ خۆشەویستان، نووسی گەردە پرسی من لە بەرچی کەم دەخۆم، من بە بەرسی قەت مەزانە غەم دەخۆم. ئاوی سوێری چاو و باوری تاڵی لێ و سوێر و تاڵی دەمدەم و ژەمژەم دەخۆم. ئاوی کەوسەر نۆشی سۆفی بێ کە من ئاوی ئینسان یعنی ماچی دەم دەخۆم. شەربەتی خەوف و ڕەجای ئەغیار و یار، ترش و شیرین هەم دەچێژم هەم دەخۆم. من لە تەوری عالەم و دەوری فەلەک، زەربی لازب زەخمی بێ مەرهەم دەخۆم. نەوعە ئینسانێ هەیە غەمقوتیە، من غەمی خۆم و غەمی عالەم دەخۆم. غەم دەڵێ لەیلا کە غەم خاریم نەکا، غەم دەڵێ لەیلا کە غەم خاریم نەکا، نائیلاجم من بەنی ئادەم دەخۆم. مامۆستا نالی بەڵێ لەیلا بەجێی نان و ئاو ئەوەندەی غەم خوارد و غەمیش ئەوەندەی لەیلا خوارد، هەتا دووچاوی سوئی تەغزیە بوو، ئاواتی دایەن نەگەیەجێ کە لە دوای نامەکەی لەیلا هێز و توانای، لە دوای نامەکەی لەیلا هێز و توانای هیچی نەما و کەوت بەلادا و هەڵ نەستاوە. دنیای بێوەفای بەجێهێشت، عالەمێکی خستە ڕەشپۆشی و ناڕەحەتیەوە. نەخۆی بە ئاوات گەیشت، نە مەزنون و نە ئیبنی سەلام. خەبەری مەرگی لەیلا. خەبەری مەرگی لەیلا لە تەواوی وڵات دەنگی دایەوە. تەواوی گەورە پیاوان و کەیخودایانی نەجد چوون بۆ پرسە و سەرخۆشیکردن لە باوکی لەیلا. هەموو بە نۆبەی خۆیان دوعایان بۆ ڕۆحی پاک و بێگەردی لەیلا کرد. کوتیان خدا بە بەهەشتی بەرینی شاد کا و تەسلیەتت پێ دەڵێن، شەریکی خەمتانی. خەبەری مەرگی لەیلا گەیشتە جەهەت پادشا باوکی مەجنون. جەهەت پادشا ئێل و تایەفەکەی ئاگادار کرد و لە ڕیسپی و کەیخودا و پیاوە ماقوڵانی تایەفەکەی کۆ کردەوە. کوتی ئەگەر خوازبێنی و پەیوەندی مەجنون لەگەڵ لەیلا سەری نەگرت، نەمانتوانی لەگەڵ خێڵ و عەشیرەتی مەهدی برام ئاشتی و هاتو چۆمان هەبێ، مەرگی لەیلا شاید بەهانەیەک بێ بۆ ئەوەی ئێمە لەگەڵ ئەو تایەفەیە هاتو چۆ بکەین. هەر بەو بۆنەیەوە هەموویان وەڕێکەوتن بۆ ماڵی جەهدی برایی. هەمووی وێڕا یەک تەسلیەتیان عەرزی باوکی لەیلا کرد و کوتیان شەریکی خەمتانین. داوایان لە خودای گەورە و بە بەزەیی کرد کە ڕۆحی پاک و شەهیدی ئیشق بە بەهەشتی بەرین شاد کات. هەر کەس کە خەبەری مەرگی لەیلای دەبیست سەری سوور دەما، قانکی شادەی وە بەرددانی دەدا و کەمێکی دەگەست و وەک شتێکی گەورەی لێون بوو بێ وای دەزانی. لە تەواوی خاوشی عەرەبدا تەنیا کەسێک کە بێ خەبەر بوو قەیسی کوڕی جەهەت پادشا بوو کە لە تاو ئیشق و ئەوینی لەیلاخان ببوو بە مەجنون و لە تاوانە کە لەیلایان لێ دوورخستبووەوە دای لە شاخ و چێ و دەشت و سەحرا. جارجار لەگەڵ ئاسک و کارمامزە چاوڕەشەکاندا دەردی دڵی دەکرد، جارجاریش لەگەڵ خاک و خۆڵ و فکر و دڵی خۆی کە هەر تاو نەتاوێک غەزەلێکی ئاشقانەی دەکوت سوکنایی دڵی پێدەشکاند. لەو کاتەدا ئەو غەزەلەی کە لەیلا لە نامەکەیدا بۆی نووسی بوو دووپاتی دەکردەوە. ئەی غەزاڵەی بێسەبەب ڕەم کەردەکەی هەم پەیکەرم، شۆخی بێ پەیمانەکەی بێ شەرتەکەی سەودا و سەرم، کەی من و تۆ شەرتمان وابوو بەبێ یەک هەڵ بکەین، یا دەبوو کەی من بەبێ تۆ سەرکەمە سەربەستەرم. خۆشمەزەی ناخۆش ئەدای شیرین کەلامی ترش ڕوو، دڵبەرەی شێوە گەرەی جەورا وەرەی جاود و گەرم،
گەر ئیتاو بە هەر بەسە نازە بەسە جەورە بەسە وا بکە ئاخر چاوەکەم ئەمنیش بە باوڕێ دەربەرم شاهی خوبان تۆ مەرەنجە لەو گلەی یانەی ئەمن تۆ هەرە و شاهی وەفادار و منیش فەرمانبەرم. میسباح الدیوانی ئەدا. دوای چەند ڕۆژ تێپەڕبوون لە مەرگی لەیلا و بە خاک سپاردنی تەرمی لەیلا و پرسە و سەرخۆشیکردن لە بنەماڵەی لەیلا وشتر سوارێکی ڕەشپۆش لە دەشتێکی چۆل چاوی بە مەزون کەوت کە لە پەنای دڵک و داڵی ئەو دەشتە لەسەر خاک و خۆڵی ئەوێ لەو بەرگەرمایەدا خەریکی هۆنراوە و گۆرانی بەسەر لەیلادا هەڵدەڵێ. کوتی قڕ بەسەری داماو ئەوە خەریکی چی؟ کوتی بە مەزنون ئەی خاکت بەسەر لە دنیا دەرچوو لەیلای ناس پەروەر ئیتر چی ئەکەی لە خاک و خۆڵدا بۆچی ئەگەڕێی لە هەردوو چۆڵدا؟ مەزون ئاهێکی وهای هەڵکێشا بەجارێ بەندی دڵی دەرکێشا بێهۆش بوو توانا و تاقەتی نەما وەخت بوو گیانی دەرچێ لە غەما. سوارەی ڕەشپۆش زۆر پەشیمان و ناڕەحەت بوو. نەیتوانی مەزنون لەم ناڕەحەتی و بێهۆشی و گریانە ژیر کاتەوە و دڵخۆشی بداتەوە. لە شەرم و خەجاڵەتیدا مەزنونی بەجێهێشت. مەزنون کاتێ هۆشی هاتەوە بەرخۆی نیوە شەو بوو وڵات وەکو دڵی ئەو تاریک و غەمبار بوو. تەنیا ڕووناکی لە ئاسماندا ئەستێرە چکۆلە و دوورەکان بوو و تەنیا ڕووناکی دڵی غەمبار و تاریکی مەزنون ناوی لەیلا بوو کە وەک ئەستێرەیەک لە ناو دڵی دەدرەوشایەوە. لەو کاتەدا دەستی کرد بە ڕاز و نیاز لەگەڵ خوددادا. زۆر پاڕایەوە لە قاپی یەزدان کوتی ئەی خوددا حەیی لامەکان من دنیام ناوێ بێدیداری یار زوو شادم بکە بە وەسلی دڵدار سەعاتێ نەژیم لە پاش لەیلی گیان بێ ئەو لە لای من مردنە ژیان. هەستا بۆ سەر قەبری لەیلاوە ڕێکەوت و لە ڕێگەدا لەبەر خۆیەوە مەزموونی ئەم شێعرەی دەکوت: مبارەک بێ عەزیزم چوونە باغت وەکو غونچە موعەتتەر بێ دەماغت وەکو غونچە منیش با هەر وەکو گوڵ بەرۆکم دادڕم تا سەر لە داغت. سەدیقی سەفیزادە. گەیشتە سەر قەبران و شەوگار بە دزیەوە تێپەڕ بوو. نۆبەی ڕۆژ بوو کە بێت لە جێی شەودا بەسەر وڵاتدا حاکم بێت و هەتاویش پەلکە زێڕینەکانی شانە کرد و لە پشت شێوەکان خۆی وەدەرخست و گەرمایی بە عەرز گەیاند و خەڵکی لە خەو هەستاند. مەزنون لە ناو قەبرەکاندا مەزموونی ئەم چەند بەیتە مناسبی حاڵی خۆی زانی: چ خاکێکم بەسەر مامەوە تاک چ خاکێکم بەسەر مامەوە تاک بەلێو ئاو و بەچاو ئەشک و بەسەر خاک جگەر دەبڕێ دڵڕفێنێت و دەڕوا چ بێ مروەت چ بێ پەروا و چ بێ باک. مامۆستا مەحوی تێر گریا و چاوی بە تەواوی گۆڕستانەکەدا ژێرا و فریشتەیەک خۆی کرد بە منداڵێک لە ناو گۆڕستانەکەدا چاوی لە قەبرەکان دەکرد. جەماعەتێک بۆ 3 ڕۆژەی لەیلا هاتبوونە سەر قەبران. هێشتا نەگەیشت بوونە سەر قەبرەکەی لەیلا. مەزنون ئەوەندە گریا بوو کە چاوەکانی سوور ببوو. ڕووی کردە منداڵەکە و لێی پرسی قەبری لەیلا کامەیە؟ لە گۆڕستان مناڵێکی بەدی کرد بە چاوی سوورەوە پرسی بەوی کرد. کوتی لەیلا لە ناو کام گۆڕە مەدفون؟ وتی هێشتا لە عیشقا کاڵی مەجنون لەسەر هەر گۆڕە تۆزێ گڵ جیاکە بە یادی عیشقەوە بۆنی پیاکە لە هەر خاکێکە بۆنی مەیلی لێ هات وەسەر کە خاک و خۆڵ ئەو جێجێگات. مامۆستا هەژار: بەڵێ مەجنون
لە تاوانە هۆشی نەبوو لە دوای ئەوەی کە قەبرەکەی لەیلایان لە دوورەوە نیشاندا چاوی عەرزی نەدی و دەستیان کێشا هەتا لەسەر قەبرەکەی لەیلا دایاننا. ئەویش ئەوەندە گریا هەتا لە چاویدا نەما فرمێسک و خوێن. خوای مێهرەبان و بەبەزەی دوعاکەی لێ قبول کرد و لە پاش ئەوەی کە بێهۆش بوو گیانی بە گیانافەرین تەسلیم کرد. دنیای فانی و بێوەفای بەجێهێشت. هەر لە پاڵ قەبرەکەی لەیلا ئەویشیان نایە قەبرەوە و قەبری ئەمد و دڵدارە بوو بە زیارەتگای ئەوینداران و دڵپاکان. خوای مێهرەبان ڕۆحی ئەمد و دڵدارە پاک و خاوێنە بە بەهەشتی بەرین شادکە. سەرکەوتوو بن ئازیزان، لێرەدا چیرۆکی لەیل و مەجنون کۆتایی هات.